ئێستا لە نێو هۆڵی لەو هۆڵیان کە ئامادەکاریکی باش کراوە بۆ دووەمین دیداری نێرگسی سلێمانی گەشتیاری بێگومان لێرە وەک لە وێنەکانە ئەیبینن کۆمەڵێک کەسانی بەرپرس و کۆمەڵێک کەسایەتی تایبەت لایەنی پەیوەندیدار لێرە ئامادەن پاشکەمێکی تر دیدارەکە دەست پێ ئەکات بە هەمان شێوە وەکەوەی ئاماژەمان پێکرد لە ناوەڕاست و باشووری عێراق چەندین کۆمپانیا و نووسینگەی گەشتیاری تێدا بەشداریان کردووە لە هەمان کاتە زیاتر لە 10 کۆمپانیاش لە وڵاتانی دەرەوە بەشداریان کردووە جا بۆ ئەوەی کە زیاتر زانیاری وەرگرین ئێستا ئەچمە لای یەکێک لەو کۆمپانیانی کە با بڵێن لە عێراقەوە هاتووە سەردانی هەرێمی کوردستانی کردووە با بزانین فیدباکی ئەو چیە بۆ دومین دیداری نێرگسی سلێمانی گەشتیاری کە بزانین ئەوان چی ئەکەن بۆ ناوچە گەشت و گوزاریەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی کە بتوانن پەیوەندیکی زۆر باش دروستکەن بە هەمانگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی گەشت و گوزاری سلێمانی و هەم لایەنە پەیوەندیدارەکانی وڵاتانی دەرەوە بە خۆشحاڵیەوە بەڕێزیان لێرە ئامادەن ئەگەر بفەرمونە لای ئێوە مرحبا اهلا وسهلا خاتون نەروین ئەگەر بێتە لای من سڵاوتان لێبێت سپاس بۆ ئامادەبوونتان بەسەرەتا لە تۆ دەست پێ بکەم خاتون نەروین ڕووبکەیتە کامێرە سپاس دەکەم بەڕێستان وەکو لە بەشی کارگەڕی گەشت و گوزاری سلێمانی زۆر بە کورتی ئەم دیدارە چۆن ئەبینی دوجار ئەگەر هاوکاری مان بکەین بابزانین بەڕێزیان وەکو یەکێک لە کۆمپانیاکان لە وڵاتی عێراق و بەشداریان کردووە ئامانجیان چی بوو لە بەشداری کردنیان سەرەتا کۆمنتی خۆت بێ لەسەر دیدار سپاس دەکەم کێشێکی بە خێراتنتانەکەین سپاسانەکەین سپاس بۆ هاوکاریتان والله هیوادارین ئەم دیدارە ببێتە هۆی پێشخستنی گەشت و گوزار ئەمەلمان پێی هەیە ئینشەڵا ئەمە دووهەمین دیدارە چینە لای یەکێک لەو بەڕێزانی کە لە یەکێک لە کۆمپانیا تایبەتەکان لە وڵاتی عێراق و بەشداری کردووە چۆ پێمان خۆشە ئەوانەشی کە ئەو کۆمپانیانی لە وڵاتانی دەرەوە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە بابزانی هەماهەنگیەکەیان چێبێت لەگەڵ هەرێمی کوردستان و تاوی شاری سلێمانی سەرەتا خۆیان بناسێنن بۆ ئێمە و بۆ تاوای بینەران و چۆنیەتی گرنگیدانی ئەم دیدارە لە هەرێمی کوردستان چۆن ئەبینن نعم طبعا اليوم شكرا لقناتكم قناة كردسات اليوم مشاركتنا هي لتعزيز السياحة في إقليم كردستان وبالخصوص مدينة السليمانية لما تمتلكه من مقومات سياحية ومناظر خلابة وإن شاء الله احنا بصفتنا نمثل قطاع شركات السفر والسياحة بالعراق قادمين مع شركاتنا السياحية لإظهار صورة سياحية جميلة لمدينة السليمانية جنابی حیدەر دوجەیلیە بەڵێ سەرۆکی کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانی عێراقا لە بەغاوە هاتووە ئەڵێ هەدەفمان ئەوەیە کە بۆ پێشخستنی گەشت و گوزار لەبەرەوەی ناوچەی هەرێمی کوردستان چەندین ناوچەی دڕفێن و شوێنی جوان و گەشتیاری تێدایە ئێمەش بەام هەموو کۆمپانیەکانمان بانگێش کردووە بۆ ئەوەی کە بەشدار بن لە مولتەقایە بەڕێزیان وەکو یەکێک لە لایەنە پەیوەندیدارەکان هەم یەکێک لە کۆمپانیەکانی چێشخانە و میوانخانەکان لە شاری بەغدادەوە لە شاری عێراق و سەردانی هەرێمی کوردستانیان کردووە ئەمان لەم دیدارەیە چی باز ئەکەن تا چەندە لایەنی گەشت و گوزاری لە شاری سلێمانیا زیاتر وایان لێکەن لینکێکی باش دروستکەن بۆیی سەرجەم ناوچە گەشت و گوزاریەکان بوژانەوەیکی تایبەت بەخۆیەوە ببینێت في هذه الملتقى طبعا هدفنا بهذا الملتقى هو حتى نربط كل شركاتنا بالوسط والجنوب بمدينة السليمانية ونعزز السياحة بها ورد ننتقل بسياحة السليمانية من سياحة داخلية فقط إلى سياحة عربية وعالمية إن شاء الله طبعا أكيد بالمشاركة بهذه الملتقيات والمعارض إن شاء الله هەدەفیانەوەیە کە لینکێک دروستکەن ینی کۆنتاکتێک دروستکەن لە بینی شەریکاتی ناوەڕاست و جنوب لەگەڵ شەریکاتی سلێمانی هەتاوەکو گەشت و گوزار بەرەو پێش بەرن و یعنی وای لێبێ کە گەشت و گوزار هەر نەبێ بە داخلی ببێتە بەوەی گەشت و گوزارێکی عەرەبیش ینی بۆ هەموو وڵاتانی عەرەبی دەوروبەر دوا کۆمنتی خۆم بۆ ئێوە خەمەڕوو باز لەوە بکەین ناوچە گەشت و گوزارەکانی شاری سلێمانی کە ئێمە کۆمەڵێک ناوچەی گەشتیاریمان هەیە ناوچەی گەشت و گوزارمان هەیە سلێمانی چۆن ئەبینێ لە ڕووی گەشتیاری و لە ڕووی ناوچە گەشت و گوزاریەکانەوە کە بتوانین خەڵکانی تریش گەشتیارانی تر لە وڵاتانی دەرەوە سەردانی هەرێمی کوردستانەکەن بە شوێنێکی گەشتیاری زۆر جوان بەتایبەت کە ئێستا لە مانگی سیاین سەردانی ناوچە گەشتیاریەکانی سلێمانیەکەن کە بتوانن ئەمانیش لەگەڵ ناوچە گەشت و گوزاریەکانی شاری سلێمانیا کاری باش لو جيجانا بكان المناطق السياحية يعني كل المحافظات الإقليم خصوصا السليماني شلون تشوفونها يعني؟ طبعا ما يخفى عليك انه السليمانيه من اجمل المناظر بها من اجمل المصايف بها احمداوي بها سرقله بها كثير من الدوكان فيها اكثر من سرشنار بها اكثر من مصيف كل اهل الوسط والجنوب يعني معتادين على هذه السياحه وان شاء الله نريد خدمات تكون افضل وافضل للمستقبل
سلێمانیە لە ناوچەیەکی جوانە لە لامان شوێنە گەشتیاریەکانیشی لە شوێنەکانی تر جوانترە بە تایبەتی ئەحماوە و دووکان و ئەم شوێنانەی هەیە ئەڵێ لە لامان لە شوێنەکانی تر جوانترە. تا چەند لە سەردانی ناوچە گەشت و گوزارەکانی کردووە؟ طبعا اكيد احنا صرنا باع طويل، عندنا اكثر من 20 سنه نشتغل على رحلات السليمانيه، واكيد كل المصايف بدها تتطور يوم مع بعد يوم وان شاء الله للافضل. 20 ساڵ زیاتر ئاڵێ سەردانی ناوچانەکەین هەمیشمان زیاتر بینی و ئینشەڵا باشتریژە بێت. شکران تسلمانێ زۆر زۆر سپاس.